هەندێک جار لە ناکاو بە جۆرێک دڵخۆش دەکری کە لەوانەیە بەتەنها بە سژدەیەک بۆ خوا بتوانی سوپاسی ئەوە بکەی کە دڵخۆشی کردی. ئەمڕۆ لە هەولێرین، میوانەکەمان خێزانێکی هەژاری قەتەویە لەم شارە بە چەند سوپرایزێک دەرگای ژیانێکی نوێیان بۆ دەکەینەوە. حەزم لێ وچی عالەمی مندارەکان سەحیبیان نەبی کەم کورتیان نەبی. جاری وە دینارەکەم پێ نەبووە بیان دەمێ بیان لە بۆ مەکتەبێ. وەڵام وەعزەکەمان زۆر خراپە، وەعزی خانێکەمان خراپە، لە گەرمای لە سەرمای وەعزی زۆر خراپە وەعزمان. بەرێ ئاوەی خەرک نەمانداتێ نییە بخۆین بەخوای، وەعزمان زۆر خراپە. وەڵا ئەم کرێ چیمە مانجەی 240,000 دەدەمەکرێ، یعنی هەموو جارێ ئەگەر شتێکشمان بێتە دەستی دەدەمە کرێ خانی، یان ئەوەیە خێرخوازە شتێکمان دەداتێ مەقسەد ڕاستەن دەبێن جاران بدەمە کرێن دەک جارانیش بکەمە مەسرەف ئەو حاڵەیە. وەڵا جاری وا بووە نەفتمان نەبووە لۆمدارەکان پێکەم، جاری وا بووە خێرخواز نەفتیان لایتەما ئەمە لۆمدارەکان تێمان کردبی ئەوارە ئەی لە خێرخواز و چەش یارمەتیمان دەدەن، ئەگەرنا ئەمە هیچیمان نییە بە قورعان. بەخوای ئەوە ڕۆژێ مندارەکان دەگریان لۆ جلگ و بەرگیش، بەخوای چوومە جلگ و بەرگیشم ئۆتە لەو دوکانەی لۆ هیناینە بەقەر حەز دەکەی وەرە بچی نەکنیش. جاری وا بووە وەڵا یەک شتمان نەبووە مەقسەد لۆمدارەکان لێ نێم. جاری وا بووە ئەو مارانە جیرانانەمان ئەوا شێوشتمان لۆ دەینن دەزانێتی مەیە. ئەرێ بەخوای ئەگەرنا بخۆ دەزانی ئەگەر بابیان نماوی چێ هەیە کەسی ئیشکەرم نییە، ئەو یەک کوڕمەیە ئەو شەویش دەسارە. جاری وا گۆتیتم پاردنەوە لە من بەتانیمدان ناینە ئەتا ئەوم کردینە کڕم کردینەوە بەرچعاری. جاری وا بۆ 1 دینارم پێ نەبووە بیان بەمە دەختۆری. ئەرێ وەڵا وەعزی مادیمان زۆر خراپە. پارەی مۆلدەی ڕێیسی هاتە بە دەرکەی نەم بۆ بیدەمێ، بە قورعان نەم بۆ بیدەمێ چ بکەم، کەسی ئیشکەرم نەبووە، یعنی گوتم دوای دەدەمێ ئەو هاڵە. جاری وا بوو ئەو هاڵە نەم بۆ بیدەمێ. ئەرێ بەخوای 400,000 ئی ئاوی قەردارم ئەمە نەم بۆ بیدەمێ، هەر هاتێ نەم بۆ. جاری وا ئی ئاوی کارەبای مۆلیدا نەم بۆ بیدەمێ ئەو هاڵە کەسی ئیشکەرم نییە چ بکەم. ئەوەی دەشم دەنێ خێرخواز و چەشت بەخوای هەر بای مەسرەفی دەکاتن. یعنی جاری وا بۆ مندارەکان وەڵای لە بۆ مەکتەبێ چوونە پارە نەبوو بیان دەمێ بە قورعان. یعنی عەزم لێ مژوچی منداری عالەمێ، یعنی کەم کورتیان نەبیتن هیچ عیبیان نەبیتن. وەڵا چەند جار بە درساردی چوونە مەکتەبێ پارەم پێ نەبووە. ئەرێ وەڵا ئاجبێ جلگ و بەرن بێش مەکەن بەخوای چ بکەم. ئەگەر شتێکشمان بێتە دەستی یعنی هەر بای مەسرەفەکەی دەکا و دەبی بدەینە کرێیەکەی و ئەو هاڵە یعنی چ بکەم کەسی ئیشکەرمان نییە و دەمەوێ یارمەتیم بدەن. مەمنونتانم، خوا خێرتان بنووسی. چەند یارمەتیمان بدەن لەو هێتیمانە، یعنی بەبزانم شتەشی گەلە گەورە دەکەن. خوا خێرتان بنووسی بە حەزێکی هەیە بەخوای. حەزم لێ ئەو هاڵە و چ عالەمێ ناوخانی خۆم بم لە هیچم کەم نەبێ و چ عالەمێ.
بێگەرخان بەخێر بێ زۆر سپاس مەمنون سەلامەتی ئینشاءالله سەلامەت بی دەست خۆش سەرچاو پێش ئێستاش باسی ئەومان کرد کە ناوی تۆ لەسەر نفوسی بێدەستە بەرێ کەسێک هەیە دەست و پێیت و بێ نەک بەس دەست و ئیشت بۆ بکاتن یا کەس نییە کەس نییە کەس ئیشکەرم نییە بەس کوڕکمەیە دەسارێ یازدە سارەوە دەچێتە مەکتەبێ بەری دارەکان دەچن زیرەکن وەڵە باشن ئەلحەمدولیلا تێ زۆر باش چیژەکەم گەورەکە شەشە دووەکەیت کەش سەفی چارن تێ زۆر باشە موفق بن باوکیان لە ژیان نەماوە ناوەڵە تقریبا ئەوە ئێستا تقریبا ئەو 2 سال و نیو زیاترە نەمایە خوا عەفوکە ئینشاءالله سەلامەت چۆن وەفاتی کردووە وڵە نەخۆش بوو لەسەر جێکە دوو دوایش وەفاتی کرد یعنی دەبا بمان برباد دەرەوەی وڵات یعنی چادە بوو بەس پارەمان نەبوو چ نەخۆشیێکی هەبوو نازم نەخۆشی جەرجی هەبوو جەرجی نەمابوو و لێرە چارەسەری نەبوو لێرە نەبوو دەبی لە دەرەوە بوو گوتیان با ئەوەی گوتیان زۆری دەوی 7 ملیۆنی بووی نازم چەندێ زۆری دەویست جێی بەهەش بێ ئینشاءالله ئێستا کە ئەو نمایە زۆر یعنی وەیە بە خەرک خێرمان پێ دەکە عالەم جیرانەکان ئەوانە خێر خوازەکە گەبرێتن یەکە برێ ئەو 50,000 دەمێ ئەو 100,000 دەمێ ئەمش لە ئۆمدارانە دەکەمە مەسرە گەیشتوتە ئەوەی کە هیچ جارێک هیچ نەبێت بە منداڵەکان بدەی بەرێ ئەرێوەڵە جاری واوەیەک دارم پێ نەبووە بیان دەمێ لۆ مەکتەبێ جاری واوە یەک چژنەوە لێنێم بەخوای خواردن نەبووە ئەمە ناوەڵا گەشتی تێرێوەڵا چەند جار بەس یعنی جاری وایە چ بکەم خۆم کردیان ئەدی منداڵەکان مندارەکانیش بڕە گەورە نەوەڵا چ بکەن فەقیرانە چ بکەن لە دیارم دادەنیشتن وەڵا جاری وا بوو ئەو جیرانانە یارمەتیان دەدانیان خێر خوازەک خێر کە برسیبان و خواردن نابە هەر بە دیار تۆ دادەنیشتن بەری ئەرێوەڵە بە دیارەوە من دادەنیشتن چ بکەن ئەرێوەڵە چەند جابێ پارە چوینە مەکتەبێ بەخوای تو باسی خوێندنی منداڵەکان کرد بۆیە ئەم بوکسات دەدەمێ پێم خۆشە دەست خۆش سپاس بیکەوە بزانە بوکسە چی تێدایە پێشەوەی بیکەیەوە هەر ئاوە بێتن ئەوە مەسروفی یان خەرجی منداڵەکانە تاوەکو 2 ساڵی تر بۆ ئەوەی هەرچی پێداویستی خۆیانە لە مەکتەب لە خەرجی خۆیان بۆ ئەم 2 ساڵە هات و چووی مەکتەب بێتن هەر شتێکی دیکە بێتن ئەوە لەسەر ئێمەوەکو دەستگای خێرخوازی بارزان نەک ئەمە هەر شتێکی دیکەشیان پێویست بوو لە قوتابخانە ئێمە لێ ناگەڕین هیچ شتێک ببێتە هۆکاری ئەوەی کە ئەوان لە خوانەخواستا بمێننەوە ساقیت بن لە مەکتەبی دڵنیام ئەوان داهاتووی ئەم وڵاتەن بۆیە ئێمەش بە ئەرکی خۆمان دەزانین هاوکاریان خۆشبی زۆر مەمنون سپاسان دەکەم گەلک لە مەمنونین گۆمەخوا خێرتان بنووسی ڕەبی خوایە 100 ئۆندەتان بێتەوە ڕێ لایکەم و کورتیان زۆر زۆرە بەس لە چیدا یعنی ئەمن جاری وایە زۆر جارە دیاریان گریایمە بەخوای بۆ وەڵی توزانم زۆر لەگەر نەبوونی خۆمان لەگەر ئەو بەعزەی کە شتێک داوا دەکەن و نەتوانی بۆیان جێبەجێ بکەی ڕاست ئەمجا ناچارم دەرم چ بکەم ناچارم جاری وایە لە دیاریان گریایمە ئەرێ بەخوای حەزیان لە چی ئەوان وڵا حەزیان لە هەموو شتێکی و چی مداری عالەمێ بەخوای بە قورعان ئێستاکە چویمە ئەوێ ڕۆژی چەند گریاینە لۆ دلگوشتی چویمە لەو دوکانانە لۆ میناینە بەقەر بەخوای بەس گوتم با کڕ بنەوە هەردێک گوت ئەم فرانکەزەوەیە فرانکەزەوەیە کوڕمچاو لە عالەمی مەکەنەوەنە بابیان نیە چ بکەم ئەمیش دەم گوت ئەنگون دەبی تەماشای خۆتان بکەن بابتان نییە هەموو جلوبەرگی منداڵەکان ئێمە ینی جژنی ڕەمەزانیش بڵێن نێزیکە جلوبەرگیان هەمویان بەخۆت و بۆ هەمویان ئینشاءڵڵا ئەو لەسەر ئێمە دەبێت و دیاری ئێمە دەبێت بۆ ئەوان دەست چاوت خۆشبی وەڵی زۆر مەمنونین گۆمە هەتا دەمرم یعنی چاکەتتان زۆر کردیە دەست خۆشبی ڕەبی مەمنون زۆر پاکەتە بشکەوە بزانە ئەو چی تێدایە زۆر مەمنون زۆر مەمنون سپاس دەکەم بەوەش هەموو ئەو قەرزانێک کە لەسەرتە دەتوانی ئێستا کە لێرە دەرچوین بچی قەردەکانش بدەیتەوە
قەردەکانی خۆشت سافکە. دەست خۆش زۆر سپاس دەکەم مەمنون گەلە مەمنونی تومە خۆشحاڵم. ئێمە خزمەتتان دەکەین و وتەیەکی دیاری بارزانی نەمر هەیە کە دەڵێ شانەزیە بوو مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. ئێمەش کە خزمەتتان بکەین ئەمە ئەرکە و بە شانەزیەوەش خزمەتتان دەکەین. تۆ باسی ئەوەت کرد کە 2 ساڵن دوای ئەوەی کە باوکی منداڵەکان کوچی دوای کردووە ناوی خۆت نووسیوە و ناوەکەت نەگەڕایتەوە. ئارێوەڵە گوتی ناوت نەگەڕایتەوە نازانم دەستە چێن لەری ئەو ناوە دێتەوە نەگەڕایتەوە. تۆش لەبەرەوەی ینی منداڵەکان بڵێن وردن ناتوانانی بەجێیان بەدە بچی بکەی کارێک بکەی. وەڵامی زۆر ئیشم چتم لۆ ڕێکەت جاری وا بووە درم ناتێ بجیان بێلم چیژەکەم 12 سارە 13 سارە درم نایە عنی لەو 200 هزاری کیژەکەم تووشی بەرایەکی نەبی درم ناتێ بجێ بێلم. ئەگەر ئیشێکیش بکەی لەوانێ هەر بای چەند بێت دۆلار ئێستا ئەگەیەکە ئەمنیشی بێتن بە فەڕاشی یا 200 هزارم دەداتێ یان دەبێتە نیوڕانێژ لەوێ بم ئەجە دریشم دەترسیایی مندارەکان شتێکیان لێ دێ و هەی مندارێک سیارە لێ دەدا و یان یەک دەستۆی لە ژووری نازانم ئەجە هەر نەچوویمە مندارەکانم گچکەنە ئەرێوەڵە. پێت خۆشە ئەو کارتونە چی تێدا بێ؟ وەڵە نازانم دەست خۆش بێ ڕەبی خوایە مەمنون. ئەویش موچەیەکی مانگانە بۆ ئەوەی دەزانین کە تو ناتوانانی هیچ کارێک بکەی و منداڵەکان بەجێ بێڵی هیچکەرم نییە بەخوای. ئێمە لەگەڵتانین و لەگەڵ شتان دەبین. ئەوە موچەیەکی مانگانەیە و ئەمڕۆ یەکەم مانگ بوو کە وەرتان گرت و بەرداوامش دەبێ ئینشاءڵڵا. سپاس دەکەم زۆر مەمنون زۆر مەمنونی دەستگای بارزانین دەکەم خوا خێرتان بنووسی سپاس دەکەم مەمنون. چه ئاواتێکی دیکەت هەیە لە ژیاندا؟ قورعان ئاواتم ئەوەیە بەس یعنی من ئەو مندارانەی ئێستاکە ئەگەر ئەو یارمەتیشمان بدەی زۆر مەمنون خوا خێرت بنووسی کەم و کورتیەکان بەس ئاواتی گەورەمان ئەوەیە ئەوە خەنە ناو خانیەکی خۆمان بین و چی عالەمێ یعنی لە کەم و کورتیمان نەبی و چی خەرجی. باشە ئەگەر پێت بڵێم ئێمە خانومان نییە ئەمساڵ بەڵام لەم کارتونەدا ئەگەر پێت بڵێم یەکێک لە کەلوپەلە دیارەکانی ناوماڵی تێدا بێت حەز دەکەی چی بێت؟ پێویستیت بە زیاتر بە چ شتێکە لە کەلوپەلی ناوماڵ؟ وەڵا ئێستا کە حالیان ئەمن چونکە کانتۆرەکەم هەموو تەڕبوو بوو ئابەت ئاوێت تەڕبوو بوو کەوەنتەر هەموو ئاوی لە سەداتە خوارێ هەموو ئێستا بێ کانتۆری بێ کەوەنتەریشم. حەز دەکەی کەنتور و کەوەنتەر بۆ دابینکەین؟ بەێ ئەی وەڵا ئەوانم نییە چکەم بە بارانی تەڕبوو بوو کەلچیان بڕابوو ئەی وەڵا. دەتوانی بۆ نموناگەر بێجگە لەوانە شتێکی دیکە هەبێتن؟ ئازم ئاواتم زۆرە بەست بکەم لە کەلوپەلی ناوماڵ بۆ نمونە نازانم. ئەو کارتونە هەڵگرە بەس مێکەوە باش شتێکت پێ بڵێم. ئەوێ چۆن ئەگەر پێت بڵێم ئەو زەویەی تۆ بەبێ ئەوەی تۆ ئاگاداربی ئێمە تێکمانداوە و خانوویەکی نوێمان لەسەر دروست کردووە و بە تەواوی کەلوپەلی ناوماڵ و کلیلەکەش لەناو ئەو تاپەدا ڕای زۆر خۆشحاڵ زۆر مەمنون پیرۆزە دەست خۆش بی زۆر مەمنون دەست چاوت خۆش بی ڕەبێ زۆر مەمنون سپاس دەکەم زۆر مەمنون دەست زیل و خوای بەمە قورعان پیرۆزە دەست خۆش بی زۆر سپاس دەکەم دەست چاوت خۆش بڕە هەزار جار پیرۆزتان پێ زۆر مەمنون سپاس دەکەم. تو وەرە ئێرە حەزەکەی لە خۆشیە؟ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی
خزمەتان دەکەین سەرەتاش کە گوتم خانومان نییە گوتم بۆ ئەوەی بۆ دکەمە سۆڕای سپاس دەکەم دڵخۆشم بە دڵخۆشیەوە زۆر دڵخۆشم زۆر سپاس دەکەم مەگری کوڕم چ دەی دەتویست ئەم لە مەکتەب دەربێنی گەورەکە زۆر شتی دەویست دووبارە پیرستان بێ پێم خۆش ئەگەر قسەیەکت هەبێت کۆتایی پێشەوەی زۆر مەمنونی تۆمە زۆر سپاسان دەکەم مەمنونی خوا و دەستگای خوازی بارزانانی زۆر مەمنونی دەستگای بارزانیمە زۆر سپاسیان دەکەم خوا خێرتان بنووسی زۆر سپاس ئەوجا ئێستا بەو پاسەی دەچین منداڵەکانیش هەڵدەگرین پێم وایە ئەوان لە مەکتەب بوون کاتێک ئێمە هاتین دەچین ئەوانش هەڵدەگرین و بەرەو ماڵە نوێیەکە بەڕێ دەکەوین و ئینشاءڵڵا ژیانێکی نوێ ماڵێکی نوێ پێکەوە دەست پێ دەکەین زۆر مەمنون خوا خێرتان بنووسی خوایە لەو هێتیمانەتان کردیا دەست چاوتان خۆش بێ خوایە سەد ئەوەندە خوا ئەوەندە زیاترتان داتی هەزار جار پیرۆستان بێ خوا خێرت بنووسی سپاسی دەستگای بارزانانی دەکەم پیرۆزە زۆر مەمنون سپاس دەکەم